زیادتر لسروان باجان سوران را وستن به میوانداری رزدار بدرالدین یوسف و برهنر و خواده علوه هفتشرخ حالی رتب خیر هاتی که بدرالدین ابددمه که وقت بازاری دا که دوی ورزه سرمایه دا زیادتر هریما کردستان پشتاخواه به باجان سوران که تماتا این هاورده کری گریده دا 4 تن روزانه دی بخنه بازار یا چند جاره که پروژه که لناو مثلا تماتا لناو گرین هاوسه لناو گرین هاوسی هیدروپونیک که چون اما مناخی که حاوینه با تماتا دروست کن که بتوانین تماتا برهم بینین لدستان ده هفته یکم اما 4 تن لیده کنو سبر هفته دوم 2004 تنی لیده کنو دعا دکن روزک نه روزک اولی دکن. و حتی پید که هنها 4 تن پیگشتنه دشیان ده زیادتر به تمامی آوی که ویت کار یعنی که تمامی آوی هندیش لیت و چند این تماتا سور پی و بین دیگه ها چند تن هنگ روزاندشین لیت بکن. روزک نه روزک لیده کنو اگر روز لدری بیتنو یعنی روناکایی پیوست بگات تماتا که روزك نا روزك 3 طن ليدا كينو لا خانية شوشية دا بخوا خانية شوشية لا بلاستيكية باشه روز به بگهیته جداهی به باجانه که یکم جرا لهرما کردستان به برهم آنین چیه لگل باجان عدد لیره هیچ نوع پروتین چی پی نداره گرین هاوسه که او مناخه حاضر دکه که تماتا که پی خوشه یعنی او او کشی بودروز دکات او کشی بودروز دکات که پی خوشه روزانش هر برکت تماته که سردانی دکره و آوی ددرته و خوراکی ددرته و چاودێری دەکرێ و ینی مکافحەی حەشەرات و نەخۆشیەکانی دەکرێت ڕۆژانە وەکو مەوجودێکی زیندوو هەمیشە تەعاملی لەگەڵ دەکرێتن دڵی خۆش دەکەن ئەویش دڵی مەخۆش دەکات بە بەرهەمە زۆرەکان. باجانا زەرژمە تێدادیت ئەو چییە؟ زیاتر لە 1600 نەوە تەماتە لە دنیاە ئەو باینزانە زەردە تامەکی مزرتری هەیە بازارێکی خۆشتری هەیە بۆیە ئەومان بەرهەمە باشە ژعالیە نرخە و چاوەکاریە دەوێ دەمێدا وەکمە گوت زیاتر یەن هاوردەکری ئەم دە بازاردا دەبینین وەرزێ زستان دەژبەر و زیاتر پشت بە تەماتان و باجان سوورێن وەرزێ هاوینێ و پێگەشتنەوان دەهاتە گرێدان نەها هەر کیلویەک ژە ئەلوێ یابان باجانان چەندێ دەردەکەوە بوو ناو بازار ئەو تەماتەی ئۆرگانیکە و یاکیت ینی مەسرفێکی زۆرتری لێکرایە بەس ئەو کاتێک کە تەماتە لە بازار نییە ینی لە بازار بۆ ئێستا قیمەتەکەی لەسەرەیە نسبەت مەسەلەن تەماتەی زەردەکە چیلۆی ئەوڕۆ 3000 دینار فرۆشرایە تەماتەی گەورەکەش 1500 دینار. بله صدیسا سروشتیه جدای لگل باجان دنین کو بین هاورده کردن گل تماته دنین بین هاورده کردن جبر که او بگومان کیمیا تدایه باشه ده اف پروژه علوه هفتچرخ هاولره پروژه که چندین بشال خود دگریتن والبره به همان آوای برهمین دنجی برهم بینن بونمونه خیار بیبره یعنی حتی پیوستی دنجی دوار زکی دا کنها زستانه لدر و نهینه برهمان بدلنا کاتی که تو تکنولوژیا بکاردینی و گرین هاوسەکان بکاردینی یعنی تو دی مناخ دروست دکی که او که پیخوشه فرق نکه مناخ اوی خیار دی هوی اوی گل دی هوی اوی موز دی هوی همو برهمک دتوانی لناو گرین هاوس برهم بینی. واجهه چی کریه؟ شوینی چی تان کردو برهم بین لناو گرین هاوسه؟ اما ایسا جگلا تماتا. او سال تماتا من کردو لگر گلی روز بازاری گلی روز او سال بو ولنتاین ان شاء الله یکم جار برهمی گلی روز دینه بازار. ل هر ل مانجی چوار یکم گرین هاوسی نرسری یعنی برهمینانی شتل یعنی لتو بو شتل که بو او سال بو فلاحکان من بتوانین شتل بدینه داره لباتی بو که گارنتی یعنی کوالیتی چی باش و گارنتی تماته چی نوعی بکن بۆ شتلێکی زۆر ئەو ساڵ دەدەینە فەلاحەکان. زۆر باشە ئەبە پروژەیەکان نمونەیی یا پێشتر نبووە لە کوردستانê gelek belkî dibihîzin dixwazin bizanin xerciyawê zor e dikarin bi çi qebareyekî bi çi pereyekî projeyeka wiha bidanin her kes gel şiyana xwe cutiyar belkî dixwaze çav lê projeyê we biketin. ئەوەش وەکو هەر ئیستثمارێکی تر
دەکرێت بە مەبلەغێکی زۆر کەم دەست پێ بکەی و زیادیکە دەکرێت زۆر گەورەش دەست پێ بکەی مەسەلەن دەکرێت لە ئەکواپۆنیک مەسەن لە $300 دەست پێ بکەی دەست پێ بکەی بەرهەمت هەبی لە ناو ماڵی خۆت لە ناو حوشەی خۆت یان بڕۆی بەرەو ماس پرۆداکشن و بەرەو گرین هاوسی 5,000 و 10,000 مەتری و ئەوانە باشە بگشتی دبێ گرین هاوسێدا و دەربەی وێژی ناو ئالوایە هاوچەرخە هەولێرێدا و چەند دەرفەتێن کاری پەیداکردنە هەر گرین هاوسێکی مەسەلەن 10,000 مەتری 15 کەس ئیشی تێدا دەکە بەلایکەم لەگەر سوپەروایزەرە کە ئیش تێدا دەکە ئەنی 16 کەس ئەوە مباشتر لە ناو گرین هاوسەکە ئیش دەکەن دوای بەرهەمە کە دەگوازرێتەوە بازار و حرەکەیت کە دروست دەکە غێر ینی مباشرش خەڵکەکی زۆری کەی پێوە مەشغول دەبی بێزگەلەوەی مەجموعەک عنوانی نوێ دەینتە ناو بازار ئەو کەسەی گرین هاوس دروست دەکا و بزنسەکە ئەو کەسێک کە سیانەی گرین هاوس دەکا بزنسەکە ئەو کەسێک کە ئیدارەی ئەو مەناخە دەکا ئەوە دنیاک عنوانی ترن کە بۆ خەریجەکانی کشت و کاڵ عنوانی نوێ دێتە ناو بازار بە واسطەی ئەو گرین هاوسانە لە بەخسا خەریجی کشت و کاڵی کرد چەند گەلوەل کار دەکەن دەستی ناوخۆی کوردستانê خەریجی بنی چاندینێ مژبەرکۆ ئەو لە کارێکی وها دەگەڕن بتایبەت ئەگەر پێشکەفتی بە و لە پێش بە لێرە لە ناو گرین هاوسەکان تەکنۆلۆژیاکی زۆر سادەیە پێویست ناکە حتمما ئەمە خەریجی کشت و کاڵ یەک خەریجی کشت و کاڵ بۆ ناو یەک گرین هاوس بەسە ئەویت کرد تا سێی ناوەندی تاوکردبی دەتوانێت تەعامل لەگەرەوە تەکنۆلۆژیا بکە زۆر بە ئاسایی بۆیە بۆ هەر گرین هاوسەکەمە هەر یەک خەریجمان دەوێتن ئەویت کە ژبەرکۆ ئاسانە و ئابدانەویژی کێمترینە چەند ئاوێ سەرف دەکەن بۆ هەر گرین هاوسەکەوە یا چەند نسبەت بە درست 3% ئاو سەرف دەکەن ینی 97% ئاو دەگەڕێتەوە 97% دەگەڕێتەوە شێوازی لەگەر شێوازی ئۆپنفیل ینی لە دەرەوە کە تەماتە دەکەی ئەگەر بۆ 1 کیلۆ تەماتە 100 لیتر سەرفکەی لە ناو گرین هاوس 3 لیتر سەرف دەکەی زۆر باشە زۆر سپاس کاکە بەدرەدین یوسف و بەرهێنەر و خوادان ئەلوای هەفچەرخە خەولێرێ سپاس بۆ ئامادەبوونەوە زۆر سپاس.